خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین لە سەرەتا داوای لێبوردنەکەین کە بەهۆی گرفتی دەنگەوە نەماتوانی لە کاتی خۆیدا بینە خزمەتتان. لە ماوەی ڕابردوودا ڕێکەوتنێکی تازەیی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەتاراوە بەوەی کە هەرێمی کوردستان بتوانێت 280,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و 120 ملیارد دیناری داهاتی نانەوتی مانگانە و هەروەها ئەوەی هەژماری من و تەوتینیشان تێگەڵەیشان لێ دروست کرد و بەمە هەموو مانجێک موچە بنێرێ. ئەم چیرۆکە دەرەنجامەکەی گەیشتەوەی کە لە موچەی مانجی پێنج نێررا. ماوێکی زۆرە یان دوو هەفتەیەک ئەبێ بەسەر ئەم چیرۆکەدا تێپەڕی کردو باز لەوە کرێت کە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا تێک چۆتەوە ڕێکەوتنەش گرفت و تەگەرەی بۆ دروست بووە، بەڵام هەوڵەکان بەردەوامن بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان. من هەندێک زانیاریم هەیە دواتر لەگەڵ میوانەکەشما گفتوگۆی لەبارەوەکەین. ئەمڕۆ کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بووە. بینیتان و بیستان لە میدیاکان و پەیامنێری کورسات نیوز کاک محەممەد لە بەغدا زۆرترین زانیاری ئەگواستەوە. بەڵام 2000 لەبەرەوەی ئەربعینە ینی چلەی شیعەکانە ئیمام حوسێن و ئیمام حوسێنە ینی سەلامی خوای لەسەر بێ کۆبوونەوەی سێشەممەی هەفتەی داهاتوی ئەنجومەنی وەزیرانی عێراق هاتوۆتە ڕۆژ یەکشەمە و داوایان لێکردوون راپۆرتەکەش بگاتە ڕۆژی یەکشەمە و ئەوەی جێگەی دڵخۆشکەرە بە زانیاری دەقیق وەزیری نەوتی عێراقی لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران وتوێتی راپۆرتەکانی بواری نەوت و بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان زۆر جێی متمانەی ئێمە. ئەمە تا ڕادەیەکی زۆر بابەتێکی دڵخۆشکەرە بێ بەوەی کە ئیتمینانێک دڵنیایەک لە ناو کۆبنەوەی ئەنجومەنی وەزیراندا دروست ببێ بۆەوەی بتواندرێت لەسەر ئەوە بنەمایە بۆ داهاتی نانەوتیش و بۆ بابەتەکانی کەش. واتە هەم بەڕێز سوودانی هەم بەڕێز وەزیری نەوت هەم بەڕێز وەزیری دارایی هەفتەیەک مۆڵەتیان داوە، بەڵام دوای کۆبوونەوەکە کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە ڕاگەیەندراوێکی وەزارەت ینی ئەنجومەنی وەزیران داهاتووە کۆبوونەوەکە خراە یەکشەممە ڕاپۆرتەکانیش خراوەتە یەکشەممە واتە ڕۆژ یەکشەمە ئینشەڵڵا بە بڕیارێک لە بارەوە دەدرێت. جا میوانەکەی ئێمە بەڕێز شوان کەلاری بڕیاردەری فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستانە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێزیان بە سوپاسێکی زۆرەوە لە ئیدارەی گەرمیان و لە شاری کەلارەوە لەگەڵمانە. کاک شوان سوپاس بۆ ئەو دەرفەتە. سەرەتا ئەمەوێت زانیاریەکان لای جەنابەتچین وردەکاریەکان لای جەنابەتچین لەبارەی ئەوەی کە هەوڵی بەردەوام هەیە بۆی ئەو ڕێککەوتنە پەک نەخرێ و نەگاتە بنبەست. زۆر سوپاس کاک زانا. سوپاس کاک شوان. زانیاریەکانت تقریبان باس کرد. تۆشتی ترت لای کاک شوان. وەڵا ئێستا هەرچی مالا بێم شەو باسیەکەی. زۆر باشە زۆر باش. کۆبنەوەیەکی ئیجابی بووە و هەم وەزیرەکانی کە قسەیان کردووە چی وەزیرە کوردەکان چی وەزیرە عەرەبەکان با بڵێن لە وەزیری نەفت وەزیری دارایی ئیتر ئەو سێ وەزیرەی خۆشمان کاک دکتۆر فواد حوسێن کاک خاڵد شوانی کاک بەنگین کە قسەیان کردووە جەوی کۆبنەوەکەیان خۆش کردووە قەنەعەتێکی هاوبەش دروست بووە کە راپۆرتی لیژنەکان زۆر باشە نێت پاکی هەیە بە تایبەتی ئەو خاڵەی کە وەزیری نەوت تەئکیدی کردووەتەوە کە لە کوردستان زۆر هاوکاریان بوون و بە نەس و تێتی مزداقیەتی ینی راپۆرتەکان یان کاری لیژنەکان زۆر جێی متمانەیە زۆر جێی سقەیە باوەڕمان پێیەتی بۆیە تقریبان ئیجماعێک دروست بووە لەسەر ئەوەی کە راپۆرتەکان تا ڕۆژی یەکشەممەی داهاتوو حازر بکرێ بۆ ئەوەی لە یەکشەممەی داهاتوو بڕیار بدەن. بەڵێ چاوەڕوانی چی دەکەی کاک شوان؟ ینی بەڕاستی بەپێی ئەو زەمینە سازێکێ هەیە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیراندا ینی بابەتەکە تون نەبووە وەکو جەنابیش زانیوە لە ڕاستە لە پەراوێزدا باس کراوە، بەڵام پێت وایە ڕۆژ یەکشەممە بڕیارە درێ لە دابشکردنی یان ناردنی ئەو بڕەپارەی کە بۆ موچە پێویستە بۆ مانجی شەش؟
وەڵام من 6 ڕۆژە تقریبان هەر متابعەکەم بە وردی چ لەسەر ئاستی خۆمان وەک نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق چێ لەسەر ئاستی وەزیرە کوردەکان و لەو ماوەیش کە 4 ڕۆژی ڕابردوو کە قسەم کردووە بەردەوام وتومە یعنی بابەتەکە ئیجابیە بەو شێوە نییە بەداخەوە کە هەندێک میدیا هەندێک کەس باسیەکە چونکە هەردوو لە بەڵێنی ئیلتیزامکردن بە ڕێکەوتنەکانیان داوە تەنها خەلەلێکەیە خەلەلەکەیش واقعیە بینراوە هەست پێکراوە ئەگەر کەسێ بێوێ بگاتە قەناعەت کە ئایا ئەمە خەلەلە یانە ئەتوانێت بە ئاسانی پێی بگات جا ئەمە چه حکوومەتی فیدراڵ بێ چێ ئەو لیژنانەی کە دێن کارەکەن بە ئاسانی ئەگەنە ئەو قەناعەتەی کە حکوومەتی هەرێم لە ئێستادا بە گوێرەی ئەوەی لە ڕێکەوتنەکە هاتووە ناتوانێ 230,000 بەرمیل نەوتی ڕۆژانە ڕادستی سۆمە بکە یعنی ئەمە نقطەیەکە کە هەندێک ترسی لەسەر بوو هەندێک گومانەکرا کە ئەگەر 230,000ەکە نەبێ بە ڕێز محەممەشی ئاسوودانیان ئەنجومەنی وەزیران قەناعەت نەکەن بە بابەتەکە یان موچە نەنێرن بەڵام خۆشببختانە قەناعەتیان کردووە و بە گوێرەی و تەقریرەی وەزارەتی نەوت خوێندێتیوە لە بەرەنجامی لیژنەکانی کە هاتوونەتە سەر کێڵگە نەوتیەکان و لەگەڵ شەریکاتی ئەوانەی لە هەرێمی کوردستان کۆمپانیەکانی بواری نەوت کە لە هەرێمی کوردستان ئیشەکەن لەگەڵ ئەوانە بە وردی دانیشتون لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان وەبدی تەکنیکاری هەردوو لاهی وەزارەتی نەفت و سامانە سروشتیەکان گەیشتونەتە ئەو قەناعەتەی کە ئەو کێڵگانەی درۆنە بۆم درۆنەکان کردویانتە ئامانج زیانی بەرکەوتووە و فاکتەرێکە بۆ ئەوەی ئاستی بەرهەمهێنان دابەزێنێ جگەلەوەش لە ڕاستیە هەندێک لە خوبەرای بواری خوبەرای شەریکەکان ئەوانەی کە نەوت دەرەێنن خەبیرن چ لە بواری ئایتی چ لە بواری اختصاصی خۆیان وەکو نەفت ئەمانە هەندێکیان ڕۆیشتونەتەوە حقیقەت وە لە ترسیشان ڕۆیشتونەتەوە یاڵی ترساون درۆنێ بیان کاتە ئامان هەندێکیان گەڕاونەتەوە و حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتیەکان و شەریکەکان خۆشیان کۆمپانیەکان مەبەستم بە وردی لەسەر خەتن بۆی ئەمانە یعنی بە جدی لەسەر خەتن بۆی ئەمانە بگەڕێنەوە لە ئێستادا ینی احتیمال زۆرە ئینشەڵڵا هەفتەی داهاتوو ئەگەر هەمووشیان نەگەڕێنەوە لەوانەیە یەک دوانێکیان بمێنێ ئەگەڕێنەوە و شەریکەی سۆم کاک شوان لێرە قسەیەکێ کە هەرێمی کوردستان دەستی بە بەغداکە و نایە نەوت تەسلیم کات بەپێی بەدواداچوون و زانیاریەکانی جەنابەت هەرێمی کوردستان ڕازیە چەند ئەوەی کە بەرهەم دێت لە دوای هێرشە یان پەلامارە درۆنیەکان بتوانێت یان بێوێ ڕادستی بەغدای بکات هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە هەر ئەو ڕۆژەی لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران تەصدیقی ئەو ڕێکەوت نەکراکە لە حکوومەتی فیدراڵیەوە هاتن کە بەڕێزان کاک باڵ و کاک دکتۆر فواد حسێن ئەوانی تریش کاک بەنگین و کاک خاڵشوانی ئەوانیش لە پشتەوە لەناو مەسەلەکە بوون هەمویان وەزیرە کوردەکان کاک دکتۆر هەڵۆ کە دەقی ڕەشنووسی ڕێکەوتنەکەیان هێنایەوە بۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم تەصدیقی کرد ڕازی بوو پێی لەو لەحزەوە یعنی حکوومەتی هەرێم بە نێتێکی پاک ئەوێ التیزام بە ڕێکەوتنەوەکەوە بکە ئەوێ نەوت ڕادەست بکە و پارەکەیش حازرە بۆ ئەوەی ڕادستی بکە هیچ ئیشکالێک لای حکوومەتی هەرێمی کوردستانەوە نییە بە دڵنیاییەوە یعنی هەم وەکو بڕیار حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی ڕەسمی هەیە کە ئەولەویەتی ئیشی حکوومەتی هەرێمی کوردستان دابینکردنی موچەی فەرمانبەرانە یعنی ئەمە خاڵی یەکەم و خاڵی ئەساسیە کە ئەبێ حکوومەتی هەرێم هەموو توانای خۆی بەکاربیێنێ لەسەر بابەتی دابینکردنی موچە ئیش بکە بۆیە لەو سۆنگەیەوە حکوومەتی هەرێم مولتەزمە و بە دڵنیاییەوە هەندێک هەر مولتەزمە خواستی ئەوەیە و تەمەناکە حکوومەتی عێراق حکوومەتی فیدرال پاشەکشەنەکە بە عەکسەوە لە ڕاستیە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیان لە ئاستی حکوومەت بەڵام لە ڕووی کردارەوە کاکشوان لە ڕووی کرداریەوە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاری داوە وەکو بڕیار بەڵام لە ڕووی کرداریەوە نەوت ئەوەندەی هەیە باسی 40,000 و 50,000 و 60,000 ئەمڕۆ باسی 80,000 بەرمیلەکەن چکە
ڕێژەکە گەیشتۆتە 125 بۆ ناوخۆ و 80 بۆ سۆمۆ یعنی هەرێمی کوردستان لە ڕووی کردارێکی و ڕێگر نییە کە بەڕاستی ئەو بڕەنەوتە ڕادەسی سۆمۆ بکات. نانا هەرێمی کوردستان تاکی دەکەمەوە. هەرێمی کوردستان لەبەر ئەوەی لە خەمی گەورەی دابینکردنی موچەی فەرمانبەرانایە و بەڕاستی ئەمە کاریگەری کردووە لەسەر ژیان لە هەرێمی کوردستان، لەسەر وەستاندنی بازار و ئیشوکاری خەڵک. لە ئاخیرا حکوومەت بۆ چییە؟ خۆ حکوومەت بۆ ئیدارەدان و یعنی مەسلحەتی گشتیە، بۆ خێری خەڵکە. خێری خەڵک لەوایە بەڕاستی هەردوو حکوومەت ڕێ بکەون موچەی فەرمانبەران بێ. بۆیە بە دڵنیاییەوە حکوومەتی ڕاستە لەوانەیە حکوومەتی هەرێم هەست بە هەندێک غەدر بکە، جا تۆ هەستکردن بەم غەدرە لەوانەیە خیتابێ قسەیەکی سەرۆکی حکوومەت، جێگری سەرۆکی حکوومەت، وەزیرەکان بەرپرسێکی باڵا لە ئەنجامی ئەوەی ئێمە لە ئەوەڵی شەوە تومانە ئەوەی حکوومەتی فیدراڵی کا بەرامبەر هەرێمی کوردستان ڕوانگەیەکی سیاسیە و فشار دروستکردنەوە غەدرە. من بچووکترین نموزەجوو بۆ باسکەم. یعنی حکوومەتی فیدراڵ ڕۆژانە بۆ ئیستیهلاکی ناوخۆیی، بۆ بەکارهێنانی ناوخۆیی 800,000 بەرمیل نەوت بەکارەهێنێ. طبعا ئەم نەوتە کە وەزارەتی نەفت تەسلیمی ئەکا بۆ بەکارهێنانی ناوخۆی لە عێراق، داهاتەکەیشی ناگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی. بە مەسئولیەتەوە قسەیەکەم لە وەزیرەکانی حکوومەتی فیدراڵ و لە وەزارەتی داراییم پرسیوە، داهاتەکەی نازان باسی دە دینار و ئەوانەیەکەن. ئەو نەوتەی وەرەگیرێ لە وەزارەتی نەفتی عێراق 800,000 بەرمیلە. باشە وەرە 800,000 زەرب و تەقسیمێکی بکە لە نێوان ژمارەی دانیشتوانی ئێمەیان ئەو بەشەی کە ئەماندنێ لە بودجە 12.68 ئەبێ ئێمە 115,000 بەرمیلی ڕۆژانە ئەکا کە بۆ ناوخۆ بەکاری بێنین. لە ئەنجامی فشار دروستکردن لە 115,000ەوە حکوومەتی هەرێم هاتووەتە سەر 50,000. مەسەلەکە چییە؟ یەک ئەوان بەبۆی ینی بەهۆکاری ئەم خاڵە موچیان ڕاگرت بوو. ئەیانمو ئەگەر داوای 115,000ەکەن بۆ بەکارهێنانی ناوخۆی ئەمە موچە نانێرین. ناچار حکوومەتی هەرێم دابەزی هاتە 80,000 65,000 دوجار بە 50,000 قەناعەتی کرد لە ڕێکەوتنەکەوە هاتووە. بۆیە لەوانەیە حکوومەتی هەرێم هەست بکە ئەوەی بەرامبەر حکوومەتی هەرێمە کرێ بەڕاستی بابەتەکە سیاسیە، فشار دروستکردنە لەسەر هەرێمی کوردستان بابەتی ئەو کێشانەیە کە لە نێوان یعنی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی و ملیشیات و ئەو هەموو گروپ و بابەتانەی کە لە عێراقەیە بابەتە ینی لە ئەنجامی ڕۆیشتن بەرەو هەڵبژاردن هێزە سیاسیەکانی عێراق دێن وەکوڵێ باری خواری خۆیان لەسەری موچەخۆرانی هەرێمی کوردستانە ڕاستەکەنەوە. ئێمە هەموو ئەمانەیە زانین ڕەغمی هەموو ئەمانەیش حکوومەتی هەرێم بەو پەڕی قەناعەتەوە ڕێکەوتنی کردووە و ئیلتیزام بە ڕێکەوتنەکەیشەوەکە و ئەمڕۆ هیچ لاری نەبووە خۆی حکوومەتی هەرێم کەوتووەتە پێش ئەو لیژنەی لە عێراقەوە هاتووە. لیژنەکە ناوی هەر حەقلێکی نەوتیان هێناوە، هەر کێڵگەیەکی نەوتیان هێناوە. وەفدی وەزارەتی سامانە سروشتیەکان لەگەڵیان ناچووە، تەکنیکارانی وەزارەتی سامانە سروشتیەکان لەگەڵیان چوونەتە سەر حەقلەکان. دوای بەرەنجامی ئەو راپۆرتێک کە ئەمڕۆ خوێندویان باسییان کردووە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران کە هەرێمی کوردستان ڕۆژانە ئەتوانێت 130,000 بەرمیل نەوت بەرهەم بێنێ کە 50,000 بۆ ناوخۆ و 80,000 ئەتوانێت دەستی بەو گەشتبینیەی ڕێژە لە داهاتوو بەرزی شەبێتەوە. باشە کاکشوان بەو گەشتبینیەی جەنابەت کە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو قسەی حەیان عەبدولغەنی کە لەناو ئەنجومەنی وەزیرانە کردوێتی ئەمڕۆ چاوەڕێەکەی یەکشەممە بڕیارێک بدەن و ئەو بڕەپارەیە کە پێویستە یان ئەو پارەی کە پێویستە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێردرێت ئەگەر گرفت دروست نەبێ؟ من تەسف خۆی من هەمیشە وتومە بەداخەوە لە عێراقا هیچ جێی متمانە نییە، زۆر شت میزاجیە. یعنی زۆر جار لەوانەیە ئەگەر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران میزاجیان باش بێ کەش و هەوایەکی ئیجابی لە کۆبوونەوەکە هەبوو احتیمالە بڕیار بدەن. لەوانەیە بە یەک کەلیمە بە یەک وشە وا بکە خەمی ینی کێشەکە ئەگەر جەوەکە باش بێ، ئەگەر کە شۆی کۆبوونەوەکە باش بێ، بەڵێ ئەگەر میزاجەکان باش بێ وا چاوەڕوانەکرێ هەفتەی داهاتوو خەبەرێکی خۆش هەواڵێکی خۆش لەبارەی موچەوە بگاتە خەڵکی کوردستان.
بەڵێ من تەسەورەکەم ئینشەڵا هەفتەی داهاتوو ڕۆژی یەکشەمە کە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران وەکو جەنابیشت باست کردووە پێش خراوە بە بۆنەی جلەی ئیمام حوسێن ئینشەڵا ڕۆژی یەکشەمە تەسەورەکەم لەبەرەوەی دیسان تا یەکشەمەش لەوانەیە چەند هەزارێکی تر نەوت ئینتاج زیاد بکاوە بەردەوام تۆ لە 800,000ەوە ئەوە لە ماوەی یەک هەفتە دوو هەفتە 50,000 زیادی کرد یعنی لە ڕاستیشدا کاک زانە حکوومەتی عێراق 100% قەناعەتی هەیە یعنی کە بابەتەکە ڕاستە بابەتەکە وایە یعنی چ مەحقولە تۆ ینی حکوومەتی فیدرال بەغدا بزانی دڵنیابی لەوانەیە لە ماوەی مانگێکەواتە ئەو بابەتانە با ئەوە تەواو بڵێ با ئەوە تەواو لە ماوەی مانگێکی ترا دڵنیای بەرهەمهێنان ئەگاتە 200,000 یعنی بۆ لەسەر مانگێک یا 15 ڕۆژ تەخیربوونی بەدەستهاتنەوەی بەرهەمهێنان یان بەرزبوونەوەی ئاسی بەرهەمهێنان بۆ ئەم غەدرە ئەەکەی موچەی فەرمانبەران و ڕاگرتووە یعنی هەر نەدانەکەی تەخیرکردنەکەی بۆ خۆی غەدرە لە ڕاستیە یعنی تۆ دڵنیای مانگێکی تر دوو مانگی تر حکوومەتی هەرێم ئەگەر تۆ کێشە دروست نەکەی 230,000ەکەی حازرە و تەسلیمشێکا و ئەگەر ئەو کاتە خۆ ئەم بابەتە بەردەوامە ئەگەر ئەو کاتە لیژنەکان راپۆرتی وەزارەتی نەفتی عێراق وتیان بەرهەمی نەوت گەیشتێتە 200,000 و حکوومەتی هەرێم تەسلیمی ناکە یان کێشە دروستەکە وەکو ئەمڕۆ وتیان هیچ کێشەیەکی دروست نەکردووە حکوومەتی هەرێم خۆیان وتیان و ئاسانکاری زۆر باشیشیان کردووە ئەو کاتە بە دڵنیاییەوە ئەوان خاتری ئێمە ناگرن بزانن لە یەک خاڵا حکوومەتی هەرێم وەزارەتی نەوتی سامانە سوشتەکان هەرێم کێشە دروستەکە خۆیان باسیەکەن ئەو کاتە وەڵا هەمومان ڕووی دەمانەکەینە حکوومەتی هەرێم ئەڵێن ئەگەر نیازتان وا و ئەم ڕێکەوتنتان بۆ کرد باش یعنی کاتە مەجای هەموو ئێستا لە سوۆشیال میدیا کاک شوان لە سوۆشیال میدیا باسێک باز لەوەکەن ئەڵەن حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆت بڕیارتەدا و ئەو ڕێکەوتنەتە کرد بۆ جێبەجێ ناکەی ئێستا ئەو قسەی جەنابیشی دوایە کەواتە ئەگەر بێت و ئێوە بزانن بە دەقیقی کە حکوومەتی هەرێم پابەند نابێ جەنابەت وەک فراکسیۆنی یان بڕیاردەری فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان ڕۆکەیتە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ گوناحە وا لەو خەڵکە بکەیت ئەگەر سوچەکە سوچی حکوومەت بوو ئەوەی هەیە ڕادەستی نەکرد خۆی بەشی یەکەمی با پرسیارەکە ئەوەیە کە وەکو وتم حکوومەتی هەرێم بە قەناعەتەوە ڕێکەوتنی کردووە مولزەمە وە جێبەجێشێکە ئەمە یەک بەشی دووەمی پرسیارەکە بە دڵنیاییەوە ئەگەر حکوومەتی هەرێم التیزام بە ڕێکەوتنەکەەوە نەکا پاشگەز بێتەوە ئەو کاتە هەمومان ڕووی دەمەکەینە حکوومەتی هەرێم یعنی بۆ ڕێکەوتنان کرد بۆ ئیلتیزام ناکەن جا ئەمێنێتەوە سەر هەڵوێستەکانی حکوومەتی فیدرال لەوانەیە بابەتێکی تر بێنێتە ناوە بە شێوەیەکی تر تۆ ئیستیفزازکە ئەمێنێتەوە بەڕاستی وە کۆڵێن لكل حادث حدث یعنی ئەو کاتە چی ڕووەدا یعنی مەسەلەکە لەوانەیە لە ڕووی نەوت و بەرهەمێنانی نەوت و ئەمانەوە تەواوبیە ئایا لە شوێنێکی ترەوە حکوومەتی فیدرال کێشە دروست ناکە دوێنێ و پێرێ وتیان یعنی حکوومەتی فیدرال ئەوێ هەرچی خەرجی و داهاتی هەرێم هەیە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە هەمووی بزانێت لە یەکی داتەوە یعنی ئەمانە ئێمە حکوومەت ئێمە هەرێمێکی فیدراڵین دەستور سەڵاحیەتی ئێمەی دیاری کردووە تۆ بێتەجاوز بکەیتە سەر ئیستحقاقی مافە یاسایی و دەستوریەکانی من ئیستیفزازم کەی دڵنیابم ئەتەوێ کێشەم بە دروستکەی ئەتەوێ ڕام بگری ئەتەوێ ملکەچت بم لەم حاڵەتانە چی ڕووەدا کاردانەوە ڕووەدا بۆیە تا ئێستا نێتی حکوومەتی هەرێمەوەیە یان بە تەئکید حکوومەتی هەرێم التیزام بە ڕێکەوتنەوەکەوە کات و ئینشەڵا ئەم قۆناغەت تێپەڕێنین ئەگەر چی هەڵبژاردن لە عێراق بۆ خۆی هەر کێشەیەکە ئێمە کاک زانا بەڵێ دوێنێ نەپێرێ من لە بەغدا بووم من با ئەوە بۆ باس بکەم بەڵێ دوێنێ نەپێرێ ئێمە لە بەغدا بووین من سەرۆکایەتی لیژنەی شەهیدانەکەم 4-5 مانگە خەریکی هەموارکردنی یاسای ژمارە 4 ساڵی 2006 دەستگای دامەزراوەی زیندانە سیاسیەکانی عێراقین بە ئیتیفاق هەمومان گەیشتینە سیاغەیەکی زۆر باش خوێندنەوەی یەکەممان بۆ کرد خوێندنەوەی دووەمان بۆ کرد دوێنێ بەس ئەوەندەی من دەستم کردە خوێندنەوە و مادەی یەکەمم خوێندەوە و دەبێ ضحایەی ئەنفال و هی عملیاتی ئەنفال و ضحایەی قەسفی کیمیاوی هەڵەبجە و ئەمانە هاوشێوەی یعنی قەرەبوو بکرێنەوە امتیازاتیان بۆ حساب بکرێ هەر لە پڕا تەقینەوە یعنی خەرکو پەلامارماندن جەلسەیان تێکدا ئەمە وا نابێ دەستیان کردە کێشە دروستکردن شیعەبوونیان سونە کاکشواری کورد و شیعەیان وەڵاهی شیعە و سونە بە هەردووکیان بە هەردووکیان مەسەلەکە باسکردن بوو لە ئیستحقاقات بۆ ئەنفال
بۆ هەڵەبجە بۆ کیمیاباران بۆ خۆیان ڕێکیان خستووە لە 2013ەوە تا ئێستا ئەوانەی ئاوارەی ڕەفحا بوونە کەسێک خۆی و خێزان هەموویان مانگی ملیۆنێک و 200,000 وەرەگرن نەک بۆ ڕئیس ئایلەکە 5 کەس بێ مانگی 5 ملیۆن و 5,200,000 6 ملیۆن دینار وەرەگرن یعنی ئەمە بۆ ئەوانەی ڕەفحا بە شەرتێک نەسی قانونەکە ئەڵێ ئەوانەی لە ڕەفحا لە 91 ئینتیفاضەی شەعبانیە ئاوارەی ڕەفحای سعودیە بوونە لەگەڵ ئەوانەی لە هەڵەبجە لە ئەنجامی قەسفی کیمیاوی ئاوارەی ئێران بوونە ئەی هاوار حکومەتی فیدرال تۆ بۆ ئەمە بۆ خۆ بۆ جێبەجێەکەی بۆ ئێمە جێبەجێ ناکەی مەبەستم ڕوئایە دوێنێ پێرێ لە پەرلەمان باوەڕ بکە یعنی لە دکتۆر شاخەوانەوە تا ئەخیر یانە بۆایە دەستمان بکردایەتە شەڕە بۆ کس و شەڕە دبە و ئەوانە یان ویستیان پەلامارماندن هەڵسیانە سەر پێ هەتا سەرۆکی پەرلەمان ویستی یەک دوانێکیان بکە تەشەنوجێکیان دروست کرد و ئێمە هەموو پەرلەمانتارانی کورد هەموو فراکسیۆن قاکەمان لەسەر چی خۆ ئەمە لەسەر نەوت نەبوو خۆ لەسەر ئەوە نەبوو 230,000 ئینتاجمان هەیە یان 80,000 خۆ لەسەر داهاتی نانەفتی نەبوو بڵێن بۆ 120,000 نادە لەسەر ئەوە وتمان قانون هەیە لە عێراق بە گوێرەی قانون ئێوە هەموو زیانمەندانی دەستی ڕژێمی بەعسی خۆتان لە کەرکووک و کەلار و جەلەولا بۆ خوارەوە تا ئەگاتە بەسرە ئەم حکومەتەی دوای عێراق هاتووە هەموویتان قەرەبوو کردووەتەوە چ تاوانێ لە ئەنفال تاوانترە چی لە هەڵەبجە لە ئاستی عالەمیشا هەر هەڵەبجە فاکتەرێک بوو بۆ ئەوەی ڕژێمی سەدام حوسێن بڕوخێ بوونی چەکی کیمیاوی لە دەستی ڕژێما و بەکارهێنانی بۆ میلەتەکەی خۆی ئەمە ئەو فاکتەرە بوو کە جۆرج بۆش و ئەمریکای گەیشتە باشە کاکشان ئەو قەناعەتەی عێراق مەبەستم ئەوەیە دوێنێ پەلاماریان داین دیان تێکداین مەبەستم ئەوەیە کاکە ڕوئیاکە ڕوئیایەکی ناڵێن هەموو حکوومەت بەڵام ڕوئیایەکی شۆڤێنی لە بەغا حزوری هەیە ئەمە ڕەبتی نییە بە گەندەڵی پارتی وێکێتیەوە ئەمە ڕەبتی نییە بەو ململانی لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات هەیە ئەمە ڕەبتی جەنابیشت پرسیارت کرد دوێنێ شیعە و سونە بە یەکەوە ڕەفزی ئیمتیازاتی ئەنفال و هەڵەبجەیان کرد یعنی ئەمە مشکلەیەکە نابێ بەڕاستی بەداخەوە ئەبێ میدیا ئەبێ حزبەکان ئەبێ ئۆپۆزیسیۆنی بەڕێز ئەبێ پارتی وێکێتی هەموو لایەک باشە بەس لێرە دابڕانێک ئەم بابەتە دەنجی ئەو پەرلەمانتارانە زوڵاڵترە دەنجیان بەرزترە ئەوانەی کە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نابێ و حکوومەتی عراقی پابەندی هەموو خاڵ بە خاڵێتی و خەڵچینە ئەگەر هەرێمی کوردستان ئەو بڕەنەوتی هەیەی بینێرێ و 120 ملیارەکە بنێرێ سبینێ موچە دێ ئەم دەنگە زیاتر گەیشتۆتە ناو خەڵک بە ئێستا بە قسەی من و تۆ کە نەو پرسیارە لە جەنابتەکەم مەسەلەن بۆ مەگەر ئێستا پەرلەمانتارێک بێنم زۆر بە خێرایی ئەڵێ حکوومەتی عراقی پابەندی هەموو بڕگەکانێتی بەڵام حکوومەتی هەرێم پابەند نیە ئەوە تا جەنابەت مەسەلە من چەند جار تەکیدم لێ کردووە حکوومەتی هەرێم پابەندە وە تا ئێستا هیچ عەرقەلەیەک نیە لەو بابەتە بۆ دەنجی ئێوە دەنگێکی بەرز نییە دەنگێکی بەرفراوانتر نییە مەسەلەن ئەزانی چییە کاک پسڕیتیا کاک شو ئەزانی کاک زانە لە حەقیقەتە ئەمە چاواشەکاریە ئەمە یعنی میدیای زەبەلاحیان لەسەرەوە لە ڕاستیشا فەرمانبەرانی ئێمە لە 2014ەوە ئەوەندە هیلاک بوون ئەوەندە پاشەکەوتی موچەیان لێکرا ئەوەندە یعنی خۆ ئەوەندە موچەیان لێ بڕا یعنی ماندوو بوون کێ قسەیەک بکات بڵێ خەتای حکوومەتی هەرێمە بەداخەوە ئەمە بووەتە دەنگێکی بەرز و فعلەن یعنی خەڵک ئەمە بیسێ باوەڕ بکە من دوێنێک ئەو لە سۆشیال میدیای خۆم ئەو پۆست ئەو بابەتەمدا بەزان هی باسی قانونی موئەسەسەی سوجەناکەم هەر باسی قانونەکەیەکەم و ئەوەی بۆ جەنابتم باس کرد لەوانەیە 100 کۆمنتاتیوە بەبێ ئەوەی بابەتەکەی من بخوێنێتەوە نووسیانە وەڵا کاک شوان ئەمە ڕاست نییە ئەگەر حکوومەتی هەرێم نەوت ڕادەستکە عێراق موچە ئەنێرێ با بە من باسێکی شتی ترەکەم ئەو هەر نەی خوێندوێتەوە حەزەکەی دوایی بچۆ سەر پەیجەکەی من دەیان کۆمنتاتۆ باسی موچەیەکە یعنی لە بێئاگایی مەسەلەکە چییە ئەمە بووەتە دەنگێک ئیبراز بووە گەورە بووە حکوومەتی هەرێمیش لەوەیە خەتابار نییە کاک شوان مەسەلەن ببوورە کاک شوان حکوومەتی هەرێم بوتە بێژی هەیە بوتە بێژی هەیە مەسەلەن ئێستا کە دەنگۆیەک بڵاو بێتەوە 5 دقە دێمە سەر شاشە ڤیددیوەک ئەدەم بە فریکوێنسەکەی ئەدەم بە هەموو مێدیاکان ئەڵێن بە ڕێزان ئێمە ئێستا قوتەکەمان 120,000 بەرمیل لەوتە خۆمە بوو قەزیەکی ئاسایشی نیشتیمانی نییە
مەسەلەن هەر من لێرە و گلێ بکەم وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕاستی ئەبێ وا مامەڵی لەگەڵ بکەینەوە وەکو میدیا نەکۆکو سیاست یعنی بەلایەوە ئاسایە حەوت جار بڕاتە تەلەڤیزیۆنێکی پارتی بەڵام ئامادە نێ بچێتە مێدیایەکی تر خۆی بەشەر پرسیاری ئەوانەی لێکەی پلانی کەم بڵێ بەڕێزان ئێستا 130,000 بەرمیل لەوت بەرهەمێنین ئێمە توانین هەشتا بدەین و ئامادەین هەشتاکە بدەین یعنی ئەم دەنگانە کپە بنەوە خەڵکی ژەوەندە ماندوو نابێت بەبەستی منەوە نییە بەڕاستی لەسەر وەهم خەڵک بێدەنگکەین یان لەسەر وەهم خەڵک تووڕەکەین چ بە خیتابی پۆپۆلیستی خەڵک تووڕەکەی چ بە خیتابی دڵخۆشکەرەی وەهمی خەڵک بێدەنگکەی هیچ فەرقێکی هەر زۆڵمە لە خەڵکیەکەی بە حەقیقەت بە خەڵک بڵین بۆ ئەمە ناکرێ بەڕێست وەکو برادەری فراکسیۆنی پارتیان وەکو تاکێکی کوردی بۆ چوونت لەو بارەیەوە چییە؟ وەڵا کاک زانە من تەیید دەکەم یعنی ئەبێ حکوومەتی هەرێم و ئەوانەیش حکوومەتی هەرێمیان پێکێناوە پارتی و یەکێتی هەمووی سۆشیالیست و بزوتنەوەی گۆڕانیش هەمویان ئەبێ بزانن ئەمە خەلەلە کێشەیەکی گەورەیە یعنی میدیا گەلێک ئۆپۆزیسیۆن گەلێک پەرلەمانتار گەلێک کە ئەیانەوێت دەنگ بێنن ئەیانەوێت ببنەوە پەرلەمانتار یان حزبێک ئەوێت ژمارەی کورسیەکانی لە پەرلەمانی داهاتوو زیاد بکات لە عێراق ئەمانە دێن چەواشەکاریەکەن و چەواشەکاریەکەی ئەوانیش چووەتە مێشک و دەرونی خەڵکەوە بۆتە واقعێک لای خەڵک ئەمە خەلەلە حکوومەتی هەرێم بەرامبەر ئەمە ئەوەی جەناب تەیڵەی زۆر دروستە نابێت سڵەوە بکاتەوە پەیامی هەبێ خیتابی هەبێ بیست و ئەوەندە وەزیرمان هەیە فعلەن و تەبێژمان هەیە حکوومەتێکی موسسەی گەورەی ئیعلامی لە بەردەستی حکوومەت و لە بەردەستی حزبەکانی ناو پێکێنەری حکوومەتی هەرێمە ئەمانە ئەبێ مەسئولین واقعەکە ڕوون بکەنەوە حقیقەتەکان بە خەڵک بڵێن من یعنی ناکرێت تۆ لەبەرەوەی پەیامێکت هەیە حەق ئەڵێ لە ئەنجامی ئەم حەقوتنە خەڵک لە کۆمێن گوێنەدایان قسەیەکە ئیتر تۆ پاشەکشە بکەیت لەوەی پەیامەکان و نەگەیەنی ئەمە مشکلەیەک نابێ مانەستۆپ پێ بکە بەڵێ بە تەئکید لەگەڵ ئەوەم پێویستە حکوومەتی هەرێم ئەم بابەتانە بە بەردەوامی ڕوون بکاتەوە حکوومەتی هەرێم کە ئیلتیزامەکە ئەبێ ڕای بگەێنێ ئەبێ پەرلەمانتاریە حتا ئەگەر بەڕەسمیش ئەوەیەک نەیە وتەبێژ نەیە وەزیرێک نەیە کاتێک حزبێکی ئۆپۆزیسیۆن پەرلەمانتارێک ڕئیسی سەرۆکی ڕەوتێک ئەڵێ حکوومەتی هەرێم خۆی ئەکشێنێتەوە لە ڕێکەوتنەکە ئەبێ ئەگەر بە چەندێڕێکیش بێ یەکسەر بە ناوی وتەبێژەوە بێ یان بە ناوی فەرمانگەی زانیاریەوە بێ بە هەر ناوێت چنێک بێ ناوی حزبەکەیش بێنن بڵێن چەواشەکاریەکە ڕاست ناکە حکوومەتی هەرێم التیزامی بەڕێکەوتنەوەکەوە هەیە وەکو خۆی جێبەجێیەکە ئەمە زۆر زەرورە لەوانەیە یەکێ لە ئیشکالەکان ئەوە بێ ئەزانی دکاک زانە ئێستا تەوتین و هەژماری من باوەڕ بکە یعنی ئەو میدیای کە جەنابەت باسیەکەی ئەو بابەتانەی کە لەسەر ئەمە هەیە یعنی چەواشەکاریەکیان دروست کردووە ئەمە نەلای حکوومەتی هەرێم هەیە نەلای حکوومەتی فیدراڵ هەیە بابەتەکە ڕوونە حکوومەتی فیدراڵ و محکەمەی فیدراڵی و وەزارەتی دارایی کێشیان لەگەڵ هەژماری منانیە ئەڵێن مهم هەر فەرمانبەرێ ڕقم حسابیەکی هەبێ ئێستش ئەوانە دەنگکۆکەنەوە بە ناوی ئەوەی تەوتین باشترە لە هەژماری من و نازانم چی و ئەم بەردەوامە هەر ئەم بابەتە هەر ئیدامەی پێدەن لە بەرامبەردا هەژماری من نایە ڕوونکردنەوەیەکی دقیق بدات و یعنی من پێرێ لە TBI بانک بووم هیچ کێشەیەک نییە و 90,000 ئەوە بەجەناب بەستم ئەوەیە بەڵێ پارتی دموکراتی کوردستان چەند پەرلەمانتاری هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق 31 بە دکتۆر شاخەوانەوە بە دکتۆر شاخەوانەوە جەنابەت وەڵامە دەیتەوە لەگەڵ وڵی هەر جەنابتم بینیوە مەسەلەن بە دیاری کراوی لە مێدیاکانی سنووری سلێمانی پارێزگای سلێمانی ئەڵێم نەک بە بەستم زۆن و ئەوانە نیە یعنی ئێوە پەرلەمانتارەکانیشان قسە ناکەن فراکسیۆنی یەکێکیش بێ لێرە مەسەلەن هەرەواڵم مەسەلەن ئێمە دکتۆرە نەرمین کاکاروان دکتۆر بڕیار عنی ئەویش بەشێکی ئەمە حزبین مەسەلەن زۆر جار بە ڕەفاقەت بە برادەرایەتی بەڵام من لێرە بە سوپاسیشەوە ئەڵێم ئەنی من باسی ئەوە ناکەم کە خۆی دێ لێرە ئەجەندای خۆی باسەکە منە کە داوا لە جەنابیش دەکەم ئێستا هیچ بۆ چوونێکی تۆم قەتع نەکردووە بە برادەرانی ئۆپۆزیسیۆنەڵی ئامادەن دێن قسە ئەکەن وەڕێی خۆیان ئەڵێن بۆیە ئەمە وای کردو ئێستا من ئەو پرسیارە ئاراستی جەناب دەکەم ئەمڕۆ خیتابێکیان یان بابەتێکیان نرد بابەتێکیان بڵاو کردوتەوە ئەڵێن
پارتی دموکراتی کوردستان لەگەڵ بەشەکەی محەممەد شیع سوودانی ژێربەژێر ڕێککەوتووە تا هەڵبژاردن یەک بوچەمان بێنێ بۆی هەم ئەو لە ململانەی عەرەب و کووردا بەکاری بێنێ هەم پارتیش بڵێ ئەمە ئەکشێمەوە و ناکشێمەوە و خەڵک بە پرسێکی نەتەوەی بەخۆیەوە سەرقاڵکە و دەنجی پێکەوە کاتەوە مەسەلەن تەکوات جوابێکتان هەیە ئەگەر تەنانەت لە سۆشیال میدیاش بێ خەڵک وەریەگرێ خەڵک ڕاستە ئەوە تاموچەکەم نایە خەتای پارتیە یەکێکی تریش بچێ ئەڵەیە کاکە جانیەکێتی ڕێککەوتووە بۆی دەنگ بێنێ ئەو چووە لەگەڵ پارتی ڕێککەوتووە کێشەی نێشتێک پارە وەرەگرێ ئەوە خەڵک بڕواکە ئەم خیتابە زیاتر وەرەگیرێ با من ئەوە بە جەنابەت بڵێم ڕەنگە جەنابیش بزانی پێویست ناکەشتی شەرمنانە بڵین مەبەستم جەنابەت نییە بەگشتی ینی ئەو واقعی بۆیە موچە خۆر بۆیە فەرمانبەر یارێمی کوردستان سەری لێشەوە کە پرسیارێک لە منەکە وەڵامی ئەدەمەوە قورس لەم وەڵامەکەی منی ژوەرەگرێت کە دۆست و ڕەفیقیشم بێ بۆ چوونی بەڕێزت لەسەرەوە یان قسەت لەسەر ئەم بابەتە ئەمە ڕەنگە بەشێکی بۆ چوون و زانیاری بێ وەڵا کاک زانا ئەوە زۆر تەواوە بەداخەوە جارێ من بڕیاردەری فراکسیۆنی پارتی وەڵاهی پارتی تا ئێستا بە من نەیوتۆ مەچۆ بۆ قسە مەکە ئەگەر وابێ یەکەم کەس چونکە من هەم بڕیاردەری فراکسیۆنی پارتیم هەم بۆ معلوماتیشت بەرپرسی حزبی کاروباری حزبی کوتلەم بەڵێ یعنی هەم بڕیاردەر هەم بەرپرسی کاروباری حزبی ئەگەر مەسەلەوە بێ پارتی بڵێ قسە مەکەن لە میدیایان چت بشارنەوە یان وەڵام مەدەنەوە یەکەم کەس ئەبێ من بە پەرلەمانتارەکان بڵێم التیزام بکەن و ئەوە ئەمە ڕبتی بە هەندێکی ڕبتی بە توانای پەرلەمانتارەوە هەیە هەندێکیشی بەڕاستی خەلەلی فراکسیۆنی پارتیە خەلەلی فراکسیۆنی یەکێتیە یعنی من پرسیارەکەی پێشووتریش کردت ئەبێ ئەم هاوسەنگی ڕاست بکرێتەوە بێ پارتی و یەکێتی و حکوومەتی هەرێم و ئەمانە قسە بکەن حقیقەتەکە بە خەڵک بڵێن یعنی من نازانم کاک زانا بەشی دووەمی پرسیارەکە و کە کردت یعنی ئیجابیاتی ئەوە چییە پارتی لەگەڵ محەممەد شیع سوودانی ڕێ بکەوێت تا هەڵبژاردن موچەیە بدرێ ئەمە چاکی بۆ پارتی جارێ چاکیەکەی بۆ پارتی چییە وە بۆ حکوومەتی هەرێم چییە ئاخر باوەڕەکەی کاندیدانی پارتی کە ئێستا پەرلەمان نزیک بۆتەوە بە بۆنەی ئەم بێموچەیەوە هی یەکێتی شەروە شەرمەکەن بچنن ماڵ کادرەکانی پارتی و یەکێتی یعنی لەبەرەوەی سێ مانگە موچەیان وەرنەگرتووە یعنی خێری کاک مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی لەوە چییە موچە نەدرێت چی لەوە خۆشترە سێ ڕۆژ جارێ موچە بدرێت تۆ تەسەوری عەکسەکەی بکە ئۆپۆزیسیۆن دی ئەم چاواشەکاریە دروستەکە ئەم نائومێدیە دروستەکە چونکە ئەگەر سی ڕۆژ جارێک موچە بێت حکوومەتی هەرێم بە مەزبوطی لەگەڵ حکوومەتی عێراقا ڕێ بکەوێ و سی ڕۆژ جارێ موچە بێت کێرڤ و لیڤڵی پارتی و یەکێتی و حکوومەتی هەرێم بەرزە بێتەوە خەڵک باشترە چێ بۆ دەنگدان جەماوەری پارتی و یەکێتی دڵخۆشترە بن ئێمەی کادران و پەرلەمانتاران و وەزیرەکانی پارتی باشتر شانازی بە حکوومەتەوە ئەکەین حکوومەتی سێمان نەتوانێ موچە بدا ئەمە چ خەمباریەکە بۆ هەمومان ئەمە لە مەسلحەتی ئۆپۆزیسیۆنە حکوومەتی هەرێم نەتوانێ موچە بدا ئەوان ئالێەوە دەنگکۆکەنەوە ئالێەوە ئەڵێن ئێمە بچینە بەغداوا ئەکەین و ئەم حکوومەتە فاشلە و ناتوانێ ڕێ بکەوێ و ئەوە تا ناتوانن موچە بدەن و ئالەما خەڵک تووڕەکەن خۆ دەنگی ئۆپۆزیسیۆن دەنگی خەڵکی تووڕەیە دەنگی ئەو خەڵکەیە کە غەڵەت تێگەیشتووە دەنگی ئەو خەڵکەیە کە واقعەکە نازانێ دەنگی ئەو خەڵکەیە کە فعلەن میدیا و حزبگەلێک چاواشەکاری بڵاوەکەنەوە و لەوانەیە نائیرادی بێت ینی تاوانی دەنگدەرەکە نەبێ بووەتە قەناعەتێ لای چونکە لە ڕابردووە لە بارودۆخێکی ناهەموارا بووە ئێستش بەردەوام لەسەر فەیسبووکەکەی یان متابعی ئەو کەناڵانەیە کاکە لە حکوومەتی هەرێم و لە پارتی وەکێتیە دەن ئەمە بووەتە قەناعەتێکی تەواو لای کە خەلەلەکە لای حکوومەتی هەرێمە بەڵام لە واقعاوانیەک چیلەوە باشترە کاک مەسرور بتوانێ سی ڕۆژجارێ معاشدا پرۆژەی خزمەتگوزاری جیابکار لەگەڵ عێراقا ڕێ بکەوێ ئەخر تا ئێستەش ستراتیژی حکوومەتی هەرێم هی پارتی و هی یەکێتیش ئەوە یەکە لەگەڵ ئێمە لەگەڵ عێراقا ڕێ بکەوین ئەم کێشانە نەیەڵین وەڵڵاهی بڕیار بێت لەگەڵ عێراقا ڕێ نەکەون پارتی و یەکێتی ببێتە ستراتیژ و قەناعەت کە کۆتایی بەم مەسەلە بێنن هەر بەیانیەک شێنەوە و نایڵن هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە کوردستانە بکرێت و ئەو عێراقە هەر لەبەر یەک هەڵەوەشێتەوە بەڵام تا ئێستش وەکو ستراتیژ وەکو قەناعەتی پارتی و یەکێتی و حکوومەتی هەرێمیشە کە ئێمە لەگەڵ حکوومەتی فیدراڵا ڕێ بکەوین موچەی فەرمانبەران دابین بکەین با ئەو پرسیارە بکەم ئەگەر میزاجەکان باش بن
ئەگەر میزاجەکان باش بوون ئەگەر هیچی نەخوازراو نێتە پێشەوە پێت وایە لەم ساڵدا و چەند مانگەی ماوە هیچ موچەیەک فەوتێ؟ خۆی نیەتەکە پاکە نیەتەکە باشە چونکە ئەگەر نیازی ئەوە بواە مەسەلەن ئەو موچەی کە دایان بۆ مانگی پێنج هەر لە ئێستەوە ئەلاماتەکان دەرەکەوتیانم لەبەرەوەی کێشە هەبووە ئەو موچەهی مانگی حوتە و تەواو مانگی 6 و 5 ڕۆیشت بەڵام ئەوە تۆ دوای سێمان کە دەست پێکە ئاڵێمە موچەی مانگی پێنجە ئەڵێ قایمی مانگی شەشم لە بەردەستە ئێستا ئەوەی لە بەردەست وەزیری دارایی عێراق و محەممەد شیع سوودانیە کە ئۆکێ بدەن سەرفیکەن موچەی مانگی شەشە خۆی سێمە لە مانگی هەشتین ئەگەر وا بێت یاریەکەکەن و ئەڵێن موچەی مانگی هەش بدەن و با جارێ 6 و 7 دمێنێ بەڵام مەسەلەکە ئەمە نییە لە حەقیقەتە بابەتەکە ڕوون و وازەح دیارە ئەوەی کە هەفتەی داهاتوو ئینشەڵڵا عێراق تەمیل بکە و پارە بنێرێ موچەی مانگی شەشە نەک ینی مانگەکانی تر بۆیە من قەنەعەتم وایە نەخێر موچە ئینشەڵڵا نافەوتێ بۆ موچە ئەدرێ بە تایبەتی ئێمە و 3-4 مانگ 3 مانگمان ماوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دوای ئەوە بارودۆخی دێتە پێشەوە کە ئەبێ قانونی موازنەی تازە دەرچێ ئەبێ ڕێکەوتن و تەحالوفاتی تازە دروست ببێ و شتی تازە ڕوەدا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز شوان محەممەد بڕیاردەری فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ و دەرفەتە بەڕێز کاک شوان سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە هەموو ئەو گرفتانە چارەسەر بنێ مەش لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانە.